Network Plus with Yasin Haikaz. سڵاتان لە بێداد زیان و خۆشەویستان بەخێر بن بۆ کۆتا ڤیدیۆی بەشی یەکەمی کۆرسی نێتوەرک پلس. لەم ڤیدیۆیە پێداچوونەوەیەکی باش دەکەین سەبارەت بەو پرسیار و وڵامانەی بەشی یەکەمی کۆرسەکە، ئەوانەی کە لە یەکەم وانەوە تاکو کۆتاوانە بینەری کۆرسەکە بوون، دڵنیام لەوەی کە زۆر بە ئاسانی دەتوانن وڵامی پرسیارەکان بدەن. زۆر باشە پێش ئەوەی کە وڵامە ڕاستەکە بڵێم لە وەرقەیەک لە کاغەزێک وڵامە ڕاستەکەی خۆت بنووسە، پاشان بینەری ڤیدیۆیەکە بە تاکو بزانی ئایا وڵامەکەت ڕاستە یاخود هەڵەیە. ئەگە پرسیارەکانیشت هەڵە بوو زۆر نۆرماڵە، تەنها لەسەرتا بزانی کە وڵامە ڕاستەکە کامەیانە و هەروەها ئەگەر بتەوێت دووبارە دڵنیابی لە بابەتەکە دەتوانی بگەڕێەوە بۆ ڤیدیۆیەکانی ڕابردوو. پرسیاری یەکەم پێویستت بە تۆڕێکە کە سیستەمی چونەژوورەوەی یەکگرتوو یاخود ناوەندی بۆ بەکارهێنەران دابین بکەیت. کام لەم تەپۆلۆژیا لۆژیکانەی خوارەوە پێویستە بەکاری بهێنی. کاتێک کە بینی پرسیارەکە بە ئینگلیزی لەسەرەوە ئەڵێ you need a network that provides centralized authentication for users. واتە ئامێرێکت هەیە، ئەو ئامێرە وەکو شتێکی سەرەکی کار دەکا، سیستەمی لەسەرە هەموو کۆمپیوتەرەکان لە ڕێگەی ئەو ئامێرەوە دەتوانن لەگەڵ یەک کار بکەن. کامە لەوانەی خوارەوە وڵامە ڕاستەکەیە؟ VLAN، پێر-تو-پێر، کلاینت و سێرڤەر یاخود مێش. وڵامە ڕاستەکە کلاینت و سێرڤەر، چونکە کلاینت و سێرڤەر ڕێگەت پێدەدا کە لە ڕێگای ناوەندی ئامێرێکی ناوەندی تۆ مامەڵە لەگەڵ هەموو داتابەیزی کۆمپیوتەرەکان بکەی، واتە دەتوانی سکورێتیەکە لە یەک شوێن بێ، فایلەکان لە یەک شوێن بن. فبۆیە وڵامە ڕاستەکە کلاینت و سێرڤەرە. لە ڤیدیۆی کلاینت و سێرڤەر زۆر بەباشی باسی ئەو جۆرە تەپۆلۆژیایەمان کردووە. بابینە سەر پرسیاری دووەم، پێویستت بە تەپۆلۆژیایەکە کە قەبارەدار بێت بۆ بەکارهێنەران لە تۆڕەکە. کام لەمانەی خوارەوە دادەمزرێنی؟ باشە، بە ئینگلیزیش لەسەرەوە نووسیتی You need a topology that is scalable to use in your network. Which of the following will you install? Bus, ring, star, mesh. وەڵامە ڕاستەکە star، چکە ئێمە گوتمان ئەو تەپۆلۆژیایی کە زۆرترین بەکارهێنانی هەیە تاکو ئێستا تەپۆلۆژیای ستارە. بە ئاسانی ئەتوانی ئامێر زیاد بکەی، بە ئاسانیش ئەتانی ئامێر لا بدەی و لە قەبارەی نێتوۆرکەکە گەورە بکەی. بەڵام بەس ئەوە پێشکەش ناکە. گوتمان بەس کێشەیەکی هەیە، ناتوانی کۆمپیوتەری زیاد دانەی. و ڕینگ گوتمان تاکو کۆمپیوتەرێک دابنێ ئەبێ حەڵقەی بازنەی کۆمپیوتەرەکان بشکێنی، واتە تۆڕەکە کار ناکە تاکو کۆمپیوتەرێک زیادەکەی. فەوەشیان بەکار نایە. و گوتمان مێش زۆر بەکەمی بەکاردێ لە شوێنێکی زۆر دیاری کراو کە پێویستی بەوەیە چەندین ئامێر لەگەڵ یەکتری مامەڵە بکاتن لە حاڵەتێک کە تووشی هەڵە دەبن. فپرسیارە ڕاستەکە ستارە. بابینە سەر پرسیاری سێم. Which of the following physical topology has the most connection and is the least popular for the LANs? کەم لەم تەپۆلۆژیا فیزیکیانێک خوارەوە زۆرترین پەیوەندی هەیە و کەمترین بەناوبانگە لە لانەکان؟ وڵامە ڕاستەکە دی مێش، چونکە مێش تاکە تەپۆلۆژیایە کە زۆرترین پەیوەندی هەیە و کەمترین بەناوبانگە لە لانەکان. بابینە سەر پرسیاری چوارم. لە تەپۆلۆژیای ئەستێرەی فیزیکیدا چی ڕوودەدا کاتێک وێزگەیەکی کارکردن پەیوەندی فیزیکی خۆی بە ئامێرێکی ترەوە لەدەست دەدا؟ ئێمە زۆر باسی تەپۆلۆژیای ئەستێرەمان کرد، بەڵام گوتمان تەپۆلۆژیای ئەستێرە کاتێک کۆمپیوتەرێک ئامێرێک پەیوەندی نامینێ لەگەڵ ئامێرە ناوەندیەکە چ ڕوودەدا؟ A. The ring is broken so no device can communicate. واتە بازنەکە دەپەسڕێ و هیچ کۆمپیوتەرێک و ئامێرێک لەگەڵ یەکتری قسە ناکەن. B دەڵێ only the workstation loses its ability to communicate. واتە دەڵێ تەنها ئامێرەکە پەیوەندیەکەی خۆی نامینێ لەگەڵ ئامێرەکەی ناوەندی. C. That workstation and the device it is connected to lose communication with the rest of the network. واتە ئامێرەکە لەگەڵ workstationەکە پێکەوە هەر هەمیان کۆنێکشنیان نامینێ بە باقی ئامێرەکان. D. No device can communicate because three are now two intermediate network segments. واتە هیچ کۆمپیوتەرێک و هیچ ئامێرێک ناتوانن بەشداری نێتوۆرکەکە بکەن، چونکە ئێستا بوونە دوو سێگمنتی جیاواز، واتە بوونە دوو بەشی جیاواز. وەڵامە ڕاستەکە کامەیە؟ کامە وەڵام نێزیکە لەوەی کە خۆی دەیەوێ. کاتێک دەڵێ لە تەپۆلۆژیای ستار چ ڕوودەدا کاتێک workstation
لە فیزیکەڵ واتە ئەو کێبڵەی خۆی کاتێک ڕەبتی ئامێرەکەی کردووە سویچەکە ستارەکە چڕ و دەدا ئەگە کێبڵەکەی کاری نەکرد. نێزیکترین وەڵام واتە وەڵامە ڕاستەکە B. لە ستار تەپۆلۆجی هەموو وەرکستیشنێک هەموو کۆمپیوتەرێک ئامێرێک کاتێک پەیوەندی بە سویچ دەکەن واتە ئامێری ناوەندی کاتێک کێبڵەکەیان تووشی کێشەیەک دەبێ خودت کۆمپیوتەرەکەیان تووشی کێشەیەک دەبێ تەنها خۆیان ناتوانن سوود لە نێتوۆرکەکە وەربگرن کەواتە باقی ئامێرەکە لە ناو نێتوۆرکەکە کاری خۆیان دەکەن. ئەوە یەکێکە لە سوودەکانی ستار باسمان کردووە لە ڤیدیۆی ستار تەپۆلۆجی. پرسیاری پێنجەم دەڵێ Which type of the WAN technology uses label which enable priority of the voice through the network واتە کام زۆری تەکنەلۆژیای وان لێبڵ بەکاردەهێنێ کە یەکەمایەتی دەنگ واتە گرنگیدانی دەنگ لە ڕێگای تۆڕەکەوە چاڵک دەکا. ئایا VPN-ە، ئایا T1-ە، MPLS-ە یاخود لانە یاخود بەسە؟ وەڵامە ڕاستەکە C. MPLS. ئەوانەی کە سەیری ڤیدیۆی وانەی MPLS یان کردووە زۆر بەباشی باسی ئەوە دەکەم کە MPLS لەسەر لەیبڵ کار دەکە. تۆ هەر لەیبڵت دیت و وان تێکنەلۆجیشت دیت کاتێک دەڵێ زۆرێکە لە وان تێکنەلۆجی لە پرسیارەکان دەڵێ وان تەپۆلۆجی کاتە گوتمان هەردووکی یەکە یعنی خۆی MPLS هەر تەکنەلۆژیایە و هەروەها تەپۆلۆژیایە لەیبڵ بەکاردەهێنێ کاتە گرنگی دەنگ لەسەر نێتوۆرکەکە چاڵک دەکە و هەروەها باسی ئەوەش دەکەم یەکێک لە سوودەکانی MPLS quality of service-ەکە هەیتی. بۆیە وەڵامە ڕاستەکە سیە MPLS. بابینە سەر پرسیاری شەشەم دەڵێ what is a logical grouping of the network users and resources called واتە گروپکردنی لۆژیکی بەکارهێنەران و سەرچاوەکانی تۆڕ چی پێ دەڵێن کاتێک ئێمە چەندین کۆمپیوتەر و چەندین ئامێری نێتوۆرک پێکەوە گروپ دەکەین چیان پێ دەڵێن؟ ئایا پێیان دەڵێن وان یاخود پێیان دەڵێن لان یاخود MPLS یاخود پێیان دەڵێن هۆست؟ وەڵامە ڕاستەکە 100% لانە. A logical grouping of the host is called a LAN local area network. تۆ لە حقیقت هەموو کۆمپیوتەرەکان و ئامێرەکان گروپ دەکەی بێکەوە لە ڕێگای سویچ یاخود ئامێری هەب. وەڵامە ڕاستەکە لانە. بابینە سەر پرسیاری هەفتەم Which of the following is concerned when you using peer-to-peer network واتە کام لەمانەی خوارەوە جێگای نیگەرانیە لە کاتی بەکارهێنانی تۆڕەکانی هاوتا بۆ هاوتا. لە ڤیدیۆکانی ڕابردوو باسی پێر-تو-پێرم کردووە فەلێرە دەڵێ کامە لەوانە جێگای نیگەرانیە. A. Where to place the server واتە ئێمە نیگەرانین سەبارەت بە شوێنی سێرڤەرەکە. B. دەڵێ whose computer is least busy and can act as the server واتە هەر کۆمپیوتەرێک کە زۆر مەشغوڵ نەبێتن دەتوانیتن وەکو سێرڤەرە کار بکە. C. دەڵێ the security associated with the such a network واتە ئێمە نیگەرانین لە بابەتی سکرێتیەکەی سەبارەت بە گشت تۆڕەکە. D. Having enough pairs to support creating such a network واتە ئێمە نیگەرانین سەبارەت بە پێرەکان کە باسم کردووە پێرمانای چیە واتە چەند کۆمپیوتەر لێک کاتدا ئەو فایلە دەنێرن بۆ یەکتر to support creating such a network. کامە لەوانە نیگەرانیمان هەیە سەبارەت بە بەکارهێنانی پێر-تو-پێر. وەڵامە ڕاستەکە 100% سیە کاتێک باسی سکورێتی دەکەین ئێمە. باسمان کرد کە گوتمان پێر-تو-پێر یەکێک لە کێشەکانی بابەتی سکورێتیە چونکە لەوانەیە چەندین فایلی ڤایرۆسی یاخود فایلی خراپ لەناو ئەو فایلە بێ کاتێک ئێمە داونلۆدی دەکەین بەڕاستەوخۆیی لە کۆمپیوتەری بەرامبەر. بابینە سەر پرسیاری هەشتم Which of the following is an example of when a point-to-multipoint network is called for کامە لەمانەی خوارەوە نمونەی ئەوەیە کە کاتێک داوای تۆڕی خاڵ بە فراخاڵ دەکرێت. Okay. A. When a centralized office need to communicate with the many branch office واتە کاتێک ئۆفیسێکی سەرەکی دەیەوێ پەیوەندی هەبێ لەگەڵ لقێکی زۆر ئێمە لەو حاڵەتە point-to-multipoint بەکاردەهێنین. B. دەڵێ when a full mesh of the one links in the place واتە ئێمە کاتێک تەپۆلۆژیای full meshمان دەبێ وان لێک شوێن. C. when multiple office are daisy chained to one another in the line واتە ئێمە هەموو ئۆفیسەکان یەک لەگەڵ یەک پەیوەندیان هەیە لەسەر یەک هێڵ
D. When three are only two nodes in the network to be connected. يعني کاتێک ئێمە دوو خەڵمان دەبێت تەنها لەگەڵ یەکتری پەیوەندی دەکەن. کامە لەوانە نێزیکترین وەڵامە بۆ point to multi-point. وەڵامە ڕاستەکە 100% A. کاتێک ئێمە ئۆفیسێکی سەرەکیمان دەبێ و چەندین لقمان دەبێ ئێمە پێویستە point to multi-point بەکار بهێنین. بابینە سەر پرسیاری نوێم. کام لەمانەی خوارەوە نمونەی لانن. Which of the following is an example of the LAN? A. 10 building interconnected by Ethernet connection over fiber optic cable. واتە دە بینا لەگەڵ یەکتری پەیوەندیان هەیە لە ڕێگای کێبڵی fiber optic. B دەڵێ 10 router interconnected by frame relay circuits. واتە دە router لە ڕێگای پرۆتۆکۆڵی frame relay پێکەوە بەستڕینێتەوە. C. 2 router interconnected with the T1 circuits. D. A computer connected to another computer so they can share resources. واتە کۆمپیوتەرێک بەسراوەتەوە بە کۆمپیوتەرێکی تر تاکو بتوانن سەرچاوەکان بۆ یەکتری بنێرن. کامە لەوانە نمونەی لانن. وەڵامە ڕاستەکە D. بە شێوازێکی گشتی کاتێک کۆمپیوتەرێک دەبەسترێتەوە بە کۆمپیوتەرێکی تر بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاری و سەرچاوە ئەوەیان دەبێتە لان Local Area Network. بابینە سەر پرسیاری دێم. Which of the following is disadvantage of the star topology? کام لەمانەی خوارەوە زیانێکی تەپۆلۆژیای ئەستێرەکانە لە ڕووی زیانەکانی. A دەڵێ when a single port of the central concentrating device fails, the entire network loses connectivity. واتە کاتێک پۆرتێک لە ئامێرە ناوەندیەکە ناتوانێت کار بکاتن تەواوی نێتوۆرکەکە ڕادەوەستێ. پرسیار لە خۆت بکە ئایا ستار تۆپۆلۆژی کاتێک باسمان کرد ئامێری سویچ ئەگەر پۆرتێکی ئیش نەکە تەواوی نێتوۆرکەکە ناتوانێت کار بکە؟ B. When the central concentrating device experience a complete failure, all attached device lose connectivity to the rest of the network. واتە دەڵێ کاتێک ئامێری ناوەندی تووشی کێشەیەکی تەواو دەبێ واتە ناتوانێ کار بکاتن. تەواوی ئامێرەکان کۆنێکشنیان پەیوەندیان نامینێ بە باقی نێتوۆرکەکە. C. In the star topology, a more expensive type of the host must be used compared to the host used when the implementing a physical bus. واتە لە star topology گرانترین لە هۆستەکان دەبێ شێوازێکی دیکە بەکاربهێنێ بە بەستینی بە physical bus. واتە تۆپۆلۆژیای بەس. D. It is more difficult to add a station and troubleshoot than with the other topologies. واتە زۆر گرانە تۆ ئامێری دیکە ستیشنی دیکە زیاد بکەی و کێشەکان چارەسەر بکەی بەرامبەر تۆپۆلۆژیەکانی دیکە. کەواتە کامە لەوانە تۆ دەبینی کە نێزیکە و ڕاستە سەبارەت بە زیانی تۆپۆلۆژیای ئەستێرە. وەڵامە ڕاستەکە 100% بیە کاتێک گوتم ئامێری سەرەکی کاتێک بە تەواوی تووشی کێشە دەبێ ئامێری ناوەندی کە گوتمان ئامێری سویجە هەبە هەر ئامێرێک کە وەکو ناوەند کار دەکا تەواوی تۆڕەکە ناتوانن پەیوەندی لەگەڵ یەکتری بکەن. بابینە سەر پرسیارەکەی تر. What is different between LAN and WAN? جیاوازی چییە لە نێوان LAN و WAN؟ A. WAN require a router. واتە WAN پێویستی بە ڕاوتەرە. B. WANs cover larger geographical area. واتە WAN ناوچەیەکی جوگرافی گەورە دەگرتەوە. C. WANs can utilize either private or public data transport. واتە WAN دەتوانێ لە ڕێگای ئینتەرنێتێکی داخراوە یاخود ئینتەرنێتێکی گشتی داتا بگواستەوە. D. All of the above. واتە هەمووانەی سەرەوە ڕاستن سەبارەت بە WAN. وەڵامە ڕاستەکە D. کاتێک ئێمە گوتمان ڤیدیۆیەکمان هەیە سەبارەت بە WAN قسە دەکەین کە گوتمان WAN واتە ئینتەرنێت یەک لە نمونونەکانی WAN هەر ئینتەرنێتە. کەواتە یەکێک لە تایبەتمەندیەکانی وانسیە ئینتەرنێت پێویستی بە ڕاوتەرە ناوچەیەکی جوگرافی زۆر گەورە دەگرتەوە و وان دەتوانێت چ بە ئینتەرنێتی تایبەت یاخود بە ئینتەرنێتی گشتی داتا بگواستەوە کەواتە هەموو ئەوانەی سەرەوە ڕاستن سەبارەت بە WAN. بابینە سەر پرسیاری ژمارە 12. Which of the following provides the most physical layout flexibility in the very large geographical dispersed enterprise network? واتە کامە لەوانەی خوارەوە فیزیکترین نەرمی لە داڕشتنی تۆڕێکی زۆر گەورە و جوگرافیایی بڵاو لە کۆمپانیایەکان دابین دەکا. کەواتە کامە لەوانەی خوارەوە دەبینی
تۆڕێکی زۆر گەورە و جوگرافیەی گەورە وا دەکا کۆمپانیایەکان لەگەڵ یەکتری پەیوەندیان هەبێ. باشە؟ A. Bus topology. B. LAN switch. C. Star topology. D. MPLS cloud network. وەڵامە ڕاستەکە D. Multi-protocol label switching MPLS ئەوەت پێشکەش دەکا کە ئۆفیسی دوور و نێزیک بێکەوە ببەستیەوە. چونکە زۆر بە ئاسانی دیارە بەس تەپۆلۆژی هەرگوتمان هەر بەکار نایێت چکە زۆر کۆنا. وەلان سویچ ئەوەیان پەیوەندی بە بابەتەکەەوە نییە. ستار تەپۆلۆژی ئەوە لە شوێنێک لە کۆمپانیایە کاتێک ئامیری سویچ چەندین کۆمپیوتەر پێوەی پەیوەندی دەکا. بەڵام MPLS لەوانەکان گوتومە کاتێک ئێمە شوێنێکمان دەبێ بۆ نمونە لە ئەڵمانیا لە تورکیا ئۆفیسێک ئەتوانین هەر هەمان بێکەوە ببەستینەوە لە ڕێگای ISP. کەواتە وەڵامە ڕاستەکە دیە. پرسیاری سێزدەم. In what type of network are all computers considered equal and do not share any central authority? لە چ جۆرە تۆڕێکدا هەموو کۆمپیوتەرەکان بە یەکسان دادەنرێت و هیچ دەسەڵاتێکی ناوەندی هاوبەشیان نییە. A. Peer-to-peer. B. Client to server. C. Physical topology. D. None of above. واتە هیچ لەوانە هەونینە. کامەیان جۆرە تۆڕێکە کە هەموو کۆمپیوتەرەکان بە یەکسانی دادەنرێت و هیچ دەسەڵاتێکی ناوەندیمان نییە. وەڵامە ڕاستەکە A. Peer-to-peer. لە پێر-تو-پێر هەموو کۆمپیوتەرەکان یەکسانن. بەڵام تاکە مەترسی و تاکە زیان لە پێر-تو-پێر هەیە بابەتی سکورێتیە. با بڕۆینە سەر پرسیارەکەی تر. What advantage does the client-server architecture have over peer-to-peer? واتە بیناسازی مشتری و ڕازێنەر کلاینت و سێرڤەر کە گوتمان کلاینت ئامیرەکانن هۆستەکانن و سێرڤەر ئەو ئامیرە ناوەندیەیە. چ سوودێکی هەیە بەراورد بە هاوتە پێر-تو-پێر؟ A. Easier maintenance. واتە ئاسانە لە چاکردنەوەی. B. Greater organization. باشترە لە ڕێخستنی. C. سکورێتیەکەی زۆر بەهێزترە. D. All of the above. هەموو ئەوانەی سەرەوە سوودەکانی مشتری و ڕازێنەرن کلاینت و سێرڤەر. وەڵامە ڕاستەکە D. چونکە هەموو ئەوانەی سەرەوە یەکێکە لە سوودەکانی مشتری و ڕازێنەر واتە کلاینت و سێرڤەر. چونکە کلاینت و سێرڤەر کاتێک ئێمە هۆستێکی زۆرمان دەبێ ئامێرێکی زۆرمان دەبێ لاوانەی کلاینت و سێرڤەر باسم کردووە کە سێرڤەر هەڵدەستێ بە هەموو ئەو کارانە واتە چاکردنەوەی هەڵەکان ئاسانترە و هەروەها ئۆرگەنایزیشنەکەی ڕێخستنەکەی زۆر باشترە و توانای گەورەبوونیشی هەیە و هەروەها سکورێتیەکەی زۆر بەهێزە. کەواتە وەڵامە ڕاستەکە هەموو ئەوانەی سەرەوە. با بڕۆینە پرسیاری 15. دەڵێ Which of the following is an example of the hybrid network? کامە لەوانەی خوارەوە نمونەی تۆڕی تێکەڵە. ئێمە باسی hybrid تەپۆلۆژیمان کرد. ئایا Ethernet switch یان ring topology. C. Bus topology. D. Star topology. وەڵامە ڕاستەکە A. Ethernet switch. چونکە باشترین هەڵبژاردە باشترین وەڵام لە حاڵەتی وە کاتێک بە تۆ دەڵێ hybrid network. ئێمە باسمان کرد لەوانەی hybrid گوتمان hybrid واتە دوو تەپۆلۆژی لەناو یەک تێکەڵن. باشە؟ یعنی تۆ ناتوانی لێرە بڵێ ring topology. ئەگە ببە بە ring و star یاخود ring لەگەڵ بەس ئەوە دەتوانی پێیان بڵێ hybridە. بەڵام لێرە تەنها بۆ توی نووسیوە ring topology کەواتە ئەو وەڵامە هەڵەیە. بەس تەپۆلۆژی بەسیش هایبرد نییە بە توی نەوتووە بەس و ستار تەنها بە توی وتووە بەس تەپۆلۆژی کەواتە ئەو وڵامەش هەڵەیە. وڵامەکەی کۆتایی ستار تەپۆلۆژی ستار بە تەنیا بەخۆی هایبرد نییە. ئێمە لەوانەی هایبرد تەپۆلۆژی باسمان کرد دوو تەپۆلۆژیا یان زیاتر کاتێک تێکەڵ دەکرێن ئەوەیان دەبێتە هایبرد. کەواتە وڵامە ڕاستەکە ئیتھەرنێت سویچ. با بڕۆینە پرسیاری 16. You have a network with a multiple LANs and want to keep them separate, but still connect them together so they can all get to the internet. Which of the following is the best solution? تو تۆڕێکت هەیە کە چەندین لانی تێدایە و دەتەوێت بەجیا بیان هێڵیتەوە بەڵام هێشتا بەیەکەوە بیان بەستیەوە بۆ ئەوەی هەمویان بتوانن بچنە سەر ئینتەرنێت. کامە لەوانەی خوارەوە باشترین چارەسەرە. لە ڤیدیۆی ژمارە 5 لە کۆرسەکە لە بەشی یەکەم باسی ئەو کێشەیەم کردووە کاتێک ئێمە
بۆ نمونە دەمانەوێت دوو گروپ پەیوەندی لەگەڵ یەکتری بکەن. ئەگەر ئێمە تەنها کێبڵێک لە نێوانیان ڕاکێشین کەواتە نەبوونە دوو گروپ، بوونە یەک گروپ. چ ئامێرێک ئەو چارەسەرەمان بۆ دروست دەکا کە هەردووکیان ببنە دوو گروپی جیاواز بەڵام بتوانن هێشتا بستنە سەر ئینتەرنێت. A. Use static IP address واتە IP ئەدرێسێک بە خۆت دادنی لەسەر ئامێرەکان. B. Add more hubs ئامێری هەب زیاتر دانێ. C. Implement more switch ئامێری switch زیاتر بکە. D. Install a router ڕاوتەرێک دانێ. کامە لەوانە وڵامە ڕاستەکەیە؟ وڵامە ڕاستەکە D. ڕاوتەر، چونکە ئێمە گوتمان ڕاوتەر ئەو خاصیەتەی هەیە کە دەهێڵێ نێتوۆرکە جیاوازەکان پێکەوە سوود وەربگرن لە ئینتەرنێت و سوود لە خزمەتگوزاریەکان وەربگرن، بەڵام هێشتا وەک ئەوە وایە کە هەر هەمویان لە گروپی جیاوازی خۆیانن، واتە نایەن کاتە یەک گروپ. با بڕۆینە سەر پرسیارەکەی تر. Which type of topology has the greatest number of the physical connection؟ کام جۆری تۆپۆلۆژیا زۆرترین ژمارەی پەیوەندی فیزیکی هەیە، واتە کێبڵ؟ point to multipoint، star، یاخود point to point، یاخود mesh. وەڵامە ڕاستەکە mesh. پرسیاری هەژدەم. What type of topology give you a direct connection between two routers so that a 3 is one communication path؟ چ جۆرە تۆپۆلۆژیایەک پەیوەندیەکی ڕاستەوخۆت پێدەبەخشێ لە نێوان دوو ڕاوتەردا بۆ ئەوەی یەک ڕێڕەوی پەیوەندیکردنیان هەبێ؟ وەڵامە ڕاستەکە A. point to point. ئێمە باسمان کرد کە point to point تەنها لە نێوان دوو خاڵە کەواتە دوو ئامێر. بۆیە لە پرسیارەکە پێت دەڵێ ئێمە پێویستمان بە تۆپۆلۆژیایەکە کە لە نێوان دوو ڕاوتەر هەردووکیان لەسەر یەک ڕێڕەوی پەیوەندیکردن کار بکەن، کەواتە لێرە point to pointە، ستار نییە، بەس نییە، ستریت نییە. با بڕۆینە سەر پرسیاری 19. Which network topology is a combination of two or more type of physical or two or more type of logical topologies؟ کام تۆپۆلۆژیای تۆڕ تێکەڵەیەک لە دوو جۆر یاخود زیاتر لە فیزیکی و هەروەها یان دوو جۆر زیاتر لە تۆپۆلۆژیای لۆژیکی. کەواتە بابینە سەر A دەڵێ point to multipoint، B hybrid، C bus، D star. دەبێ پرسیار لە خۆت بکەیت ئایا point to multipoint ڕێگەمان پێدەدا کە دوو جۆر یاخود زیاتر لە تۆپۆلۆژیا پێکەوە کار بکەن؟ ئایا هایبرد ئەو ئیشە دەکا؟ ئایا بەس تۆپۆلۆژی ئەو شتەی تێدایە کە دوو فیزیکی یاخود دوو تۆپۆلۆژیای لۆژیکی پێکەوە کار بکەن؟ لە ستار ئەو ئیشە هەیە؟ وەڵامە ڕاستەکە با بزانین کامەیەنە. وەڵامە ڕاستەکە B هایبرد 100%. ئێمە لەوانەی هایبرد باسم کرد کە گوتم هایبرد هە لە ناوەکەی دیارە. نمونەشم لە زۆر شت هێنا کە هایبردە، بۆیە ئێمە پێیان دەڵێن هایبرد چونکە لە دوو شت زیاتر پێکهاتووە یاخود لە دوو شتی جیاواز پێکهاتووە لەگەڵ یەک کار دەکەن. با بڕۆینە کۆتا پرسیار. دەڵێ when design a network and decide which type of network topology to use, which items should be considered? Choose all that apply. لە کاتی دیزاینکردنی تۆڕێک و بڕیاردان لەسەر بەکارهێنانی کام جۆری تۆپۆلۆژیای تۆڕ، کامە بابەتەکان پێویستە لە بەرچاوی بگریت؟ هەموو ئەوانە هەڵبژێرە کە پەیوەندیان پێوەیە. باشە، ئێمە وتومانە ڤیدیۆیەکمان تەرخان کرد سەبارەت بە ئامۆژگاری پێش هەڵبژاردننی تۆپۆلۆژیای دروست. دەتوانن تەماشای ڤیدیۆیەکەش بکەن. باسی چەند خاڵێکمان کرد کە گوتمان ئەو خاڵانە زۆر گرنگن بیزانی و ئاگاداریان بی پێش ئەوەی تۆپۆلۆژیایەک دروست بکەیت. A. cost سەبارەت بە نرخی. B. easy to installation ئاسانی لە دانانی تۆپۆلۆژیایەکە. C. easy to maintenance ئاسانی لە چاکردنەوەی تۆپۆلۆژیایەکە. D. fault tolerance requirements واتە تا چەند لێبوردەیی هەڵە هەیە ئەوەیان داواکراوە کە دەبێ ئاگاداری بین. کەواتە کامە لەوانە ڕاستن هەڵیان بژێرە؟ وەڵامە ڕاستەکە A، B، C، D هەر هەمیان ڕاستن. لە ڤیدیۆیەکە باسم کرد پێش ئەوەی بڕیار بدەیت لەسەر بەکارهێنانی تۆپۆلۆژیایەک پێویستە سەبارەت بە نرخ، سەبارەت بە ئاسانی لە دانانی و ئاسانی لە چاکردنەوەی هەڵەکانی تۆڕەکە و هەروەها لێبوردەیی هەڵە لە شوێنەکە. ئایا لێبوردەی هەڵەی زیادە یاخود کەمە؟ واتە ئەگەر ئینتەرنێتەکەی ڕابوەستەی بۆ چەند دەقەیەک کێشەی نییە یاخود کێشەیەکی زۆری بۆ پەیدا دەکات.
هاوڕێیان و خۆشەویستان گەشتنە کۆتایی ڤیددیۆی کۆرسی نێتوەرک پلس بۆ بەشی یەکەم. لەم ڤیددیۆیە پێداچنەوەیەکی زۆر گرنگمان کرد سەبارەت بە پرسیارەکان، هەڵبژاردنەکان، وەڵامەکانیان. هیوادارم سوودێکی باشی هەبێ بۆ ئێوە. تاکو بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس یاسینتان لەگەڵ بوو هەرشاد بن.